خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت وَرَضِيتُ لَكُمُ الْإِسْلَامَ دِينًا وَمَنْ يَبْتَغِي غَيْرَ الْإِسْلَامِ دِينًا فَلَنْ يُقْبَلَ مِنْهُ وَهُوَ فِي الْآخِرَةِ مِنَ الْخَاسِرِينَ. خوای گەورە دەفەرمێت تەنها ڕازیم بەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئێوە بێت. هەر کەسێکیش لە غەیری ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر بەرنامە و ڕێبازێکی تر بێ، هەر بەرنامە و ڕێبازێک بێ، ناوی هەرچی بێ، بێگومان خوای گەورە لێ قبوڵ ناکات. لە ڕۆژی قیامەتیشا لە خەسارەتمەندانە بێت. کەواتە غەیری موسڵمان هەموو کەسێک لە قیامەت خەسارەتمەندە. هەموو کەسێک لە قیامەت دۆڕاوە جگە لە موسڵمانی ڕاستەقینە. کەواتە خوا ڕازیە ئیسلام دینی ئێمە بێ، ئێمەش ئەبێ بەوە ڕازی بین، بەڵام بە کردەوە بیسەلمێنین. ئێستا بڕۆ دەرەوە بزانە ئەو خەڵکە چەندێکی بۆ ئیسلام ڕازیە، بزانە چەندێک لە ئافرەتی موسڵمانان لەچیان بەسەر ئەوەی بە ئیسلامەتی ڕازین و بەو فەرمانی خوا ڕازین کە فەرمانی پیانگەر خۆیان داپۆشن. نەخێر، ڕازین بە ئیسلام بەدەم، بەڵام بە کردەوە زۆربەمان ڕازی نین. بە کردەوە زۆربەمان ڕاست ناکەین لەگەڵ خوادا. کردەوەکانمان شایەتە. پەنا بەخوا دو سێ ڕۆژە لە چکەر باوی نەماوە لای زۆربەی خەڵکی. پۆشاکی شەرعی هەر باوی نەماوە. ئافرەتانە ڕۆنە دەرەوە نوێشکردن هەر نییە بۆ زۆربەیان، چونکە شوێنێک نەی دەستنوێژی لێ بگرن. چونکە ئەوڕۆ ڕۆژی خۆشی و شادیە، ڕۆژی نوێشکردن نییە، ڕۆژی هەڵپەڕکێیە. خوا ئەوە ئیسلام ڕازیە خوای گەورە، بەڵام ئەو ئیسلامە تەطبیقی پێویستە. بەتەمای بەختەوەریت ئەبێ تەطبیقی کەی، جێبەجێی کەی. ئەگینا لە ڕۆژی قیامەتا خەسارەتمەند دەبی، لەگەڵ کافر و مشریکەکان و بێدینەکانە ئەڕۆیتە جەهەنەم و ئەگەر ئیسلام تەطبیق نەکەی.